سڵاو لە ئێوە هەوادارانی خۆشەویست هەوادارانی هونەری میلی سڵاوتان دەوێ ئەم شەو ئەبێتە شەوێکی یادگاری ڕێکەوتی 14 ساڵی 2019 دانیشتوین بە شادمانی بەبوونی ساڵ یادی لەدایکبوونی کاکە ئەشکانی کامەلیات دوایی تەمەنی درێژی بۆ خوازین ئینشاءڵڵا خۆی و هاوڕێکانی سەرکەوتوو بن و هەر سەرفراز بن تیب مۆسیقای سەردەشتی کاکە هێمن شەریفی بە کورد و کاکە زیکۆی یەڵماس بەساس دەنگی هونەرمەندان هونەرمەندی دەنگخۆشی شاری سلێمانی کاکە بارزان جعفەر هونەرمەندی دەنگخۆش و لێهاتوو قسەخۆش بە خێراتنی پێڵین بەخێربێ سەر و سەرچاو لەگەڵ ڕێزی برای بچووکتان بەرەم شەمامی کامێروانی پەنجەڕەنجین کاکە بەختیار بێناسی کاری تۆمارکردن و تەسویرکردن ئایدی و خۆشەویستێ پێشکەشە بە هەموو سەنتەر و تۆمارگەکانی کوردستان بێ فەرق و جیاوازی پێشکەشە بە خۆشەویستان و بەیادی سەنتەری شەیدا و کاکە ڕەحمانی خۆشەویستە تا قەڵازێ هەر شاد بن و دینە سەر ئەسلی بەرنامە لە قسمەتانەی خوشوانه لرزم ای سوزن شر سوزم ده خوشوانه لرزم ای هزارم ننازم تناگن لو شوزم ای هزارم ننازم تناگن لو شوزم ای تناگن لو شوزم زۆر بەخێر بێن کاکە بەرزان جەعفەر و ئەو دوو هاوڕێ خۆشەویستە تازی سەرم عەزیزم
كوتۆتە سەرم هەیە جلی مارکە دەپۆشێ من ژلیڕانیە لە بەرم ئەی من زۆر شەرمم بەخۆیە ئەو لە هیچ ناکاشەرم هەیە و ڕەنزۆڵ فەری پێیە من خاوەن لان کرۆژەرم هەیە و شەناعە نازانێ من دایمە لای فیترم هەیە و تایەکانی حەسەن من دوو ڕۆژە پەنچەرم هەیە و شەو لەبەر سپلیتە تاسبەی خۆی نەکاگەرم هەمی چاوەڕێی کارەبە و شیش و تەل و هیتەرم ئەو بەیانیان بە ئایفۆن هەڵ ئەستێت بە ئەلەرم هەمیش بەیانیان سەعات شەش مناڵ بە شەک دێنە سەرم منیش بەیانیان سەعات شەش مناڵ بە شەک دێنە سەرم هەیە و دڕەک و پۆزاویە منیش خاکی و دڵ نەرم هەیە و ڕۆژ بە ڕۆژ جوانە بێ منیش بوومە ئێرشک و شەرم هەیە و گەشتە سناپ و تیکتۆک من بلۆک بووە فایبەرم هەی مەحاڵە ئەبە ژۆرە لەگەڵ تۆدا دەربەرم هەی کار بەو ژۆرە پێک نایە من زۆر زۆر لە زەرەرم هەیە و کێشە دەبە مەلای کاک ئەوڵاگای برادەرم هەی بەخێر بێ بازان جەعفەر سەد زار دەڵێم ئافەرم هەیە و شۆکانە خۆشحاڵم ئەیکەم بە برادەرم ئەی گەعدەی کاکە ئەشکانە لە گەعدەی کاگەشکانۆ دەیکەم بە تاژی شەرم هەی کاگەشکانی کەمەلیان ڕێکت لێ دەکەم شەرم ئەی شاڵیا دەکەت پیرۆژ بێ ئەشکانجان گەعدەت بۆ دەکەم گەرم ئەی گەعدەت بۆ دەکەم گەرم هاوشی مامۆستا خۆری تەوری شەوری بە شەوریە دیسان ئەی مادام بەچێمە هێڵی و هەردا بڕانێ ئەوێ ئەی بڕۆت وە حەفیسی بێ شوێ باشە ڕووبکەن لەوێ ئەی بێنەوە یادکاریەکانێ ئەی هەمووی هەڵبگرن لەوێ ئەی هەمووی پیرۆزی خۆت بێ ئەی شەربێ چیانە منەوێ ئەی شەربێ لەگەڵ دڵی خۆت ئەبێ بیکەم گرەوێ ئەی ئەبێ دەرسێکی دابم عاشقی لەبەر چاوکەوێ ئەی وای لێ دەکەوێت تەماوە ئەی وای دڵداری نەکەوێ عاشق زوودی نەبوو بۆم دەربەکار دەردەنێ کەچەوێ ئەی لەو کاتەوەی عاشق بووم مرتاح نەخەوتم خەوێ ئەی تر بەسە هەتاکەی پیاو لەشی ئەدوەکەوێ ئەی خۆ ناکرێ ڕاوچیە دەمانی خۆشی نەوێ هەموو عمری دەرخان ئەی بۆ ڕاوکردنی کەوێ ئەی بۆ نەڕۆم هەوڵ بدەم چۆڕێمەیم دەستکەوێ ئەی مەیخانە ماڵی منە ئەبێ ڕوو دەکەم لەوێ برخەم و بەژارە و نینە لە مەیخانە دەڕەوێ ئەی با لەگەڵ کۆڕی مەسا دروستی بێکەم جەوێ ئەی یەروەکو خیام دەڵێ لەبەر چاوم ناکەوێ ئەی مەیخانە هەڵە بژێرە بەرباخی بەهەشت هێنەوێ ئەی تەنیا ڕۆژێ مەخۆوە بەخاڵە کە دەزێ ناکەوێ ئەی لەگەڵ مامە بەرهەمە دروستی دەکەم جەوێ
کشەیەکی جوان یارمە ماڵیان لە زەرگەتە هەی کشەیەکی جوان یارمە هەی ماڵیان لە زەرگەتە هەی ئەدیب و ڕۆشن بینە هەی خوێنکاری متەوەستەیە هەی زۆر لەگەڵ من تێکەڵە هەی گوێگری شیعر و بەستەیە هەی یەیگوت کوڕیەم زەمانە هەی یەیگوت کوڕیەم زەمانە هەی بەزەشتیان بۆ گاڵتەیە هەی یەیگوت کوڕیەم زەمانە ئیشقیان بۆ گاڵتەیە هەی خۆشەویستی نازانن هەی ئارەزوو و حەزیان هەیە هەی خۆشەویستی نازانن هەی ئارەزوو و حەزیان هەیە هەی گەر بێت و بشت خوازن هەی تەنها بۆ یەک ماوەیە هەی دوایی لێخیا دەبنەوە هەی حەزیان هەر ئەوەندەیە هەی پێی وتم بەرهەم شەمامی هەی هەستی زۆرم بۆت هەیە هەی یەیگوت ئەگەر لەگەڵ تۆم هەی دڵم زۆر ئاسوودەیە هەی کتی چەند ساڵە دەرناسم نۆیە دەیەیان زەیە هەی هەرزی کوردی دەپۆشی هەی لە حەفلە و لە گەعدەیە هەی کتی پرسیاری شم کردووی ها بە تایبەت ئەم ماوەیە هەی بەرهەم بۆیە تۆم دەوێت هەی چون عیبەت پێ عیبەیە هەی پێم زۆر سپاس عەزیزم خاوەم بۆ ئەندازەیە هەی من بۆ مەرحەبایەکەت ها دڵم لەسەر هەرزەیە هەی تۆ لەگەر زەرگەتەیە هەی ناوبانگی باشت هەیە هەی ئەبینت لە دڵی مندا ها بەقەت دنیا گەورەیە ئەیسانە شیەکە یارم ئەو کسە بە شەخسیەتەیە هەی ئەو شەوەی لە ماڵێ بوو تەنها لە یەک هۆدەیە هەی بیر و هۆشی هاکردم بیرم نەبوژنم هەیە هەی وتم دێمە خواش بێنیت ئیشەڵڵا ئەم هەفتەیە ئەی هەفتە بوو بە 40 هەفتە وا 2019 هەی تازە نامەی بۆ ناردوو بەڕاستی لێم تووڕەیە هەی بۆی نووسی بووم نەمزانی بێوەفای لەو ئاستەیە هەی چووبوو بە باب میوت بوو ئەترسم بڵێی کوڕمەیە هەی گەعدەی ئەشکان کەمالیات بەندەکەم بە ناشەیە هەی بۆ کاکتیا بۆ توانەیە هەی هەمیشە برا گەورەیە ئەی کاک ئایاری ئەڵەنسۆ بەرهەم بۆ تۆ شوکەیە ئەی باشە جەعفەر دەدوێنێ ڕێژەی لە لای من هەیە هەی ئەوەی دوشمن بە تۆ بێ لای من بوو کە شوشەیە ئەی ئەوەی دوشمن بە تۆ بێ بەرژاژە چابی بۆ مەکەفشەیە بەرژاژە چابی بۆ مەکەفشەیە بەرژاژە
سەڕویان دنیاە ئەوەی ڕاژما بێ خوددایە هەی وای لە هاتووە درۆ دەکە برا لەگەڵ برایە هەی باب لەگەڵ ئەولاد ڕازیە ئەولادیش بۆ باب وایە ئەی هەڵەیە زۆر کات دەڵێن دنیا زۆر بێوەفایە هەی دنیا بێوەفانیە سروشتی ئینسان وایە هەی چاوێک لە کوردستان کەم هەزار کێشەی تێدایە هەی لە ژیادەوەی یەک بگرین هاوەسیەتی پێشەوایە هەی یەرسی ئەحزابی کوردان لەگەڵ یەک ناتەبایە هەی دوژمن قەت مەگرن بە دۆست ئەم کارە ناڕەوایە هەی وا 2009 و کوڕ هەروە ناتەبایە ئەی حیزبێک لەگەڵ ئێرانە و حیزبێک لەگەڵ تورکیایە ئەی هاوار چۆن نازانم ئەوەی دەیکەن خەتایە هەی بابەش بێ ئیتر بەسە مەعزی ڕەژای ئەو خۆیە ئەی نەربیستوە زۆرم لێ من شکانی تێدایە هەی با چاوێک لە مێژووکای کورد بۆوە بێوەفایە هەی ڕۆڵەی وەکو ئۆژەدان بۆ کورد لە زینداندایە هەی کاگەشتانی کەمالیات بەزێوە قەڵایە ئەی سامانی خاڵە برایمی بەرزتر لە چیایە ئەی ئایار ئەلان شۆ دەڵێ بەدەنجی من ئاشنایە ئەی کاک ئایاری ئەلان شۆ بەدەنجی من ئاشنایە ئەی ژێوکاری حاژی تەیب خۆشەوەک زەکەریایە ئەی کاک بەڕێز مامە بەکە بۆی دەڵێم لەو هەوایە هەی بیلال حەشەن بەخێر بێ بەرزەوەک ئەربابە هەی بیلال حەشەن خلە سوورە ئەبەو ناوە ئاشنایە ئەی توخوا بەناشای لێدان ئەو ژوو تەمامەشتایە ئەی ئەوە هێمنی شەریفە لێی دەبەژەڕ بوونایە ئەی ئەوەش کاکەژی کۆیە بەو شازەکارە بایە هەی بەرهەم شەمامیش دەیڵێ کاک بارزان لەگەڵمایە هەی سەروەرمە بارزان جەعفەر خۆشەویستی دنیایە هەی بەختیاریش تەڵشوی دەکە بەڵێ بەو کامێرایە هەی سۆزدانەشان سۆزدان لە خۆ چوانە لەرزانە هەی سۆزدانەشان سۆزدان لە خۆ چوانە لەرزانە ئەی هەزار